سنە شاری سەرهەڵدانە، شاری بیر و داهێنانە، شاری ئاخێز و پێشڕەوە، شاری دادی بەبرەوە، شاری شۆرشە و شۆرشگێر، دەروازەی لاوانی بوێر، بۆ ڕچەی نوێ مەتەرێزە، بیری لاوانی بەهێزە، شاری پاڵپشتی هەژارە، شاری بنکە و نوێ بڕیارە، بۆ پەیامی دەنگی شەقام، تێکرابوونە بەستە و مەقام، ئەو بەستەی بیری گەل بوو، ئاهەنگی هەڵۆی سەرکەل بوو، ژم ژیان هەتا ئازادی، گشتڕابوونە لە بێدادی. دەنگی شەقامت پیرۆزە، سۆزی گەلانت هاوسۆزە، دەنگی شەقام دەنگی ژینە، دەنگی بزاو و جمینە، شەقڵی ڕەها بۆ بێدادی، بۆ خەمڵینی ڕێئازادی، جمەی ئاخێزی شەقامە، هەر دەنگەی هێما بۆ زامە، ئاخێزەران تێکرا هاودەنگ، بە دەنگی هاوسۆز و هاوسەنگ، شەقام و جوڵە دێنن، گەرای ئازادی دەچێنن، سات بە ساتی دەنگە دەڕوێ، گەروی شەقامە دەپشتوێ، ژم ژیان هەتا ئازادی، گشتڕابوونە لە بێدادی. داوای شەقام حەقە و ڕەوا، ئاسۆی شەقام ڕوون وەک چرا، ئەو دەنگانەی بە خوێن خەمڵین، بۆ ئازادی، بۆ گەشەی ژین، بەرزەفری دەنگەکانن، ڕایەڵ و پۆی شەنگەکانن، ئەو شەنگانەی بوونە هاوار، گرپەی کەرەی دڵی شەوگار، ئەو دەنگانەی بوونە پەیام. سڵاوتان لەبێت و بەرخۆجانتان باش، خەڵکی خۆڕاگری شارەکانی کوردستان و ئێران، لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرواری پێنجشەممە 15 مانگی بەفرامبەر. شۆڕشی ئێران لە 4مین مانگی بەردەوامی خۆیدا خەڵکی زیاتر ئاگاداری هێزی یەکیەتی و خەباتی خۆی لە دژی کۆماری ئیسلامی کردووە. تێکشکاندنی دیواری وەحشەتی حکوومەت و هاتنە مەیدانی ژنان و لاوان لە گۆشە و کەناری وڵات، ڕوخانی کۆماری ئیسلامی لە بابەتێکی سیاسی و ئارەزوویکی ئینسانیوە کردووەتە حرەکەتێکی هەنووکەیی و ممکنی کۆمەڵایەتی. خەڵک لە هاوپشتی و خەباتی خۆیان هێز و ڕۆحیان وەرگتووە و ڕێزی حاکمیەتیشیان تووشی ڕاڕایی هەڵوەرینی و ناکارایی کرد. کۆماری ئیسلامی سەرەڕای هاتنە مەیدانی سەرجەم هێزە سەرکوتگەرەکانی توانای خاموشکردنی ناڕەزایەتی و مانگرتنەکانی لەدەستاوە. گۆڕانی هاوسەنگی هێزی نێوان خەڵک و حکوومەت و بەتایبەت ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی بەشە جۆراوجۆرەکانی کۆمەڵگای کێشایە مەیدانی دژایەتی لەگەڵ کۆماری ئیسلامی.
ئێمە بۆ بەحسی زیاتر لەبارەی ئاخێزێکی جەماوەری کە لە ئێراندا لە ئارادایە دەوامان کردووە لە هاوڕێکەریم ئەمانی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کە بەشدار بێت لە بەرنامەکە. هاوڕێکەریم سڵاوت لێبێت، زۆر سپاس کە بەشداریت لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوەش، سڵاو لێ و لە بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. هاوڕێکەریم بۆ دەستپێکی بەرنامەکەوات پێم خۆشە بۆ پرسیارە دەست پێ بکەم. شۆڕشی گەلانی ئێران پێناوەتە ناو چوارمانگی خۆی. لەم چوارمانگەدا خەڵک سەرەڕای ئەو هەموو گوشارە بازم حازرن لە سەحنا شەقامیان چۆڵ نەکردووە، حکمی نادادپەروەرانەی زۆر دراوە بۆ ئەوانەیە کە دەست بەسەر کراون، بە حکمی عەدامەکان بازم بەردەوامە و هەر ڕۆژە ئەبینین کە لە گۆشە و کەناری ئێراندا ڕۆڵەکانمان ئەڕفێن و چارنووسی ئەوانەیە کە دەست بەسەر کراون ناڕوونە، بە دوواداشوونی بنەماڵەکانیان بێ ئاکام ماوەتەوە. ئێوە پرسیارەکەی من ئەوەیە، بە نەزەری ئێوە ئەم شۆڕشە بەم چوارمانگەشی لەگەڵەوە بێت خەریکە بەرەو کوێ دەڕوات؟ زۆر سپاس بۆ دەرفەتە و گەڕای ڕێز سڵاوی دووبارە بۆ سەرجەم بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، هەروەها سەری ڕێز و نەوازشدا دەنوێنم بۆ سەرجەم ئەو خەباتکارانەی کە لە شۆڕشی ژن ئازادی واتە شۆڕشی ژینادا ژیانیان بەخت کرد، هەروەها بە هیوای ئازادبوونی ئەوانەی کە ئێستا لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامیدان هیوای چاکبوونەوە بۆ برینداران و هاوخەمی و هاودەردی دەردەبڕم لەگەڵ بنەماڵەی ئازیزی گیانبەخت کردوانی ئەم شۆڕشە شکۆمەندە. هەروەک لە پێشێچەکەدا باست کرد، ئەم شۆڕشە سەرەڕای ئەوەی کە ڕژیم هەموو هەوڵێکی داوە، یعنی لە هیچ جنایەتێک لە هیچ سەرکوتێک درێغی نەکردووە بۆ ئەوەی کە پێشی پێبگرێت، بۆ ئەوەی کە دای بمرشێنێتەوە، بۆ ئەوەی کە سەرکوتی بکاتوە خەڵک وەکو ڕاپەڕینەکانی دیکە یا ئاخێزەکانی دیکە بنێرێتەوە ماڵێ. دەلیلەکەشی ئەوەیە کە ئەم شۆڕشە تایبەتمەندی و جیاوازی گەلێکە لەگەڵ ئاخێزەکانی دیکە، ماهیەتی تایبەتمەندی بەهێزی و ئەوەی کە زۆر زۆر جیاوازە لەگەڵ ئاخێزەکانی دیکە. لەم ئاخێزەدا باوەڕمەندیەک لە دڵ و زاتی ئەو کەسانەدا کە دەڕژێنە سەر شقامەکان هەیەکە بە یەقین گەیشتون، یەقین بەوەی کە ئیتر دەوامی ئەم ڕەژیمە مانای نییە و ئەزمیان جەزم کردو بۆ نەهێشتن و ڕووخانی ئەم ڕەژیمە. هەر بۆیەشە وەختێک باوەڕێک قوڵ دەبێتەوە، وەختێک کەسێک بە شتێک باوەڕمەند دەبێت، لە پێناو باوەڕیدا تەنانەت لە ژیانی خۆشی دەبزێت. ئەوەی کە دیمان زۆر دیمەنی دەتوانێت لە تاریخدا سەبز بکرێن بۆ یاداوەری کە چەندە گیان بازادە فیداکارانە لە پێناو ئامانجێکی بەڕێز، ئامانجێکی کە لە تەهی دڵەوە باوەڕیان پێیەتی بە پێگەیشتنی لە ژیانی ئازیزی خۆیان گوزەراون ئەو لاوانەی کە لە ڕاپەڕینەکاندا لەسەر شقامەکاندا لە بەربەرەکانی لەگەڵ هێزێکی سەرکوتگەریش وەکو هێزی ڕژیمی ئیسلامی تا بەختکردنی ژیانی خۆیان درێغیان نەکرد. بۆیە ڕژیم لە ئیستیسالێکدایە، لە حاڵەتێکی داماویدایە لە چۆنیەتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم ئاخێزە. ئەم ئاخێزە یان بەشداربووانی ئەم ئاخێزە، ڕێکخەرانی ئەم ئاخێزە و ئەوانەی کە ڕێکخەرین، ئەوانەی کە هاندەرین، ئەوانەی کە لە خفادا ئەم ئاخێزە ڕێک دەخەن، بەڕێوەی دەبەن، هانی دەدەن، ڕێگەی نیشان دەدەن، هەموو تاکتیکەکانی ڕژیمیان خوێندوێتەوە وەکو دژمنی بەرامبەریان و لە بەرابەردا تاکتیکی جۆراوجۆر و جیاواز بۆ خونساکردنەوەی هەموو ئەعمال و کردەوەکانی ڕژیم کە لە پێناو سەرکوتی ئەو ئاخێزەدا بەکار دەبرێت، ئەوانش بەکاریان هێناوە. بۆیە ئەم ئاخێزە بەو مانایە بەرەو سەرکەوتن عەزمی جەزم کردووە و من دڵنیام کە سەردەکەوێت.
ماوەی ئەو زیاتر لە 3 مانگ و نزیک دەبێتەوە لە 3 مانگ و نیوەی کە ئەم شۆڕشە بەردەوامە هەموو جۆرەکانی تاکتیکمان لێدیوە، هەموو جۆرەکانی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ڕژیممان لێدیوە، هەر لە مانگرتنی شکۆدارەوە، هەر لە حرەکەت و ئاخێزی جەماوەری پەشکۆ و زۆر بەهێزی سەر شەقامەکان وە لە ئەنواعی دروشمی ڕادیکاڵ و جیاواز لە دیوار نووسین لە شێوازی لە بەشداری لە ڕێوڕسمەکانی ناشتن و بە خاکسپاردنی ژیان بەخت کردووان. هەموو ئەوانە جۆرێک لە جۆرەکان ئەوە دەگەیەنێت کە ئەم ئاخێزە، ئەم ڕاپەڕینە، ئەم شۆڕشە بەرەو ئاسۆیەکی ڕوون هەنگاو دەنێت، لەگەڵ ئەوەدا کە ماهیەت و تایبەتمەندیەکی جیاوازتر هەروەکو باسم کرد لە ئاخێزەکانی دیکە هەیە کە حتمەن لە درێژی قسەکاندا ئەگەر لازم بێت باسی و ماهیەت و جۆریەت و تایبەتمەندیەکەی دەکەین. بەڵام لە دوای پرسیارەکەتدا ئەوە دەڵم کە ئەم شۆڕشە بێگومان بەرەو سەرکەوتن دەچێەوە، دەبێت بەرەو سەرکەوتن هدایەت بکرێ و هەنگاو بنێت. بڵێ هاوڕێکەریم، بەشداری ژنان چۆن دەبینە لەمە ئەنقلابەدا؟ ژنان قشرێک ببورن لەناو کۆمەڵگای ئێرانە کە هەمیشە لە هەموو لە حەزەکانەوە سانسۆر کراون، بەڵام ئێستا بە هەموو چین و توێژەکەواتە لە مەسهەبیەوە بیگرە لە هەموو چینەکان بەشدارن ژنان لەم ئاخێزەدا. ئێوە ئەو بەشداری ژنانە چۆن دەبینن؟ وەختێک باز لە تایبەتمەندی ئەم ئاخێزەیە ئەم شۆڕشە دەکرێت، یەکێک لە تایبەتمەندیەکانی بەشداری بەرچاو و تەنانەت دەتوانم بڵێم سەرەکی ژنانە لەم شۆڕشەدا. ژنان ئەگەرچی هەر لە سەرەتای هاتن سەرکاری ئەم ڕژیمەوە یەکێک لە ئەهدافی ڕژیم بوو بۆ سەرکوتکردن، بۆ ئەوەی کە نیوەی کۆمەڵگا بە جۆر لە جۆرەکان لەژێر یاسا و ڕێسای کۆنەپەرستانەدا بە شێوازی جۆرا و جۆر بە ناوی حجاب لەسەرکردن، بە ناوی ژن بۆی نییە لە محیتی کاردا، لە مەسائلی سیاسیدا، لە بەڕێوەبردننی کۆمەلگادا بەشدار بێژن دەتوانێت فقط دایک بێ، منداڵداری بکە و خانەداری بکات. هەموو ڕێگایەکی گرتە بەر بۆی کە ژن بنێرێتەوە سوچی ماڵەکان، ژن لە بەشداری لە خوێندن و لە پرۆسەی فێربوون و بارهاتن کەمڕەنگ کاتەوە، پێشیان پێ بگرێت. بەڵام هەر لە سەرەتای هاتن سەرکاریەوە هەتا ئێستاش لەگەڵەوەی کە ئەو ئاوا درڕندانە ئاوازی ئینسانی لەگەڵ ژن بەرخوردی کردووە، ژن ئەگەرچی بەهۆی ئەو سەرکوتانەوە مەجالی ئەوە نەبووە کە لە ماوەی چواردەی ڕابردوودا بەو شێوەی کە ئێستا لە سەحنەدا بێتە سەحنەوە هێز و توانایی خۆی نیشان بدا، نەهی و مخالفەت و دژایەتی خۆی لەگەڵ هەموو یاسا و ڕێسەکانی ڕژیم نیشان بدا. بەڵام هەمیشە شاهیدی ئەوە بووین کە ژنانیش بەشێک بوون لە هەموو ناڕزایەتیەکان. ژنان هەمیشە و دایم توێژێک بوون کە دژ بە دەسەڵات، دژ بە یاسا و ڕێساکەی، دژ بە فەرهەنگێکی کۆنەپەرستانەی کە ڕژیم زاڵی دەکرد بەسەر کۆمەڵگادا ڕاوەستاونەتەوە و دەوری ژنان هەمیشە بەرچاو بووە. بەڵام لەم شۆڕشەدا تایبەتمەندێکە ئەوەیە کە ژنان بەهۆی ئەوەی کە جریقەی ئەم شۆڕشە بە جوانە مەرگبوونی ژینا دەستی پێکرد، هەر بۆیە زۆر خێرا ڕۆڵی ڕێبەرایەتیکردنی ئەم شۆڕشە ژنان وەدەستیان گرت. ژنان زۆر بە جورئەتەوە، زۆر بە شەهامەتەوە، زۆر بە سەراحەتەوە دژ بە هەموو ئەوانەی کە لە تووری چەندەی ڕابردوودا لە بەرابەری وێستا بوونەوە دژی بوون، بەڵام مەجالی بەیان و لە خۆ نیشاندانیان نەبوو، لەم شۆڕشەدا لە خۆیان نیشاندا. هەر بۆیە هەتا ئێستاشی لەگەڵ بێت دەوری سەرەکی ژنان لەم شۆڕشەدا لە ئاستی تەنانەت دەتوانم بڵێم ڕێبەری ئەم شۆڕشەدایەوە دەورێکی زۆر گرنگ و ئەساسیان هەیە. هەر ئەوە بۆتە هۆویەتێک، بۆتە پێناسەیەک بۆ ئەم شۆڕشەکە لە جیهاندا دەنجی داوەتەوە، نەک هەر لە چوارچەوەی ئێراندا نەماوەتەوە، بەڵکە سنوورەکانی بەزاندووە، دنیای پێمحجب بووە و دنیا کەوتۆتە ژێر تەسیری و
جۆرێک لە جۆرەکان هاوسۆزی دەردەبڕێ لەگەڵ ئەم شۆڕشە بە دەلیلی ئەوەی کە مەسلەی ژن، مافی ژن، سەرکوتی ژن تەنیا مەسلەیەک نییە تایبەت بە ژنانی ئێران کوردستان لە چوارچەوەی ئێراندا، بەڵکە لە تەواوی دنیادا ئەگەرچی لە وڵاتە تەنانەت دموکراسیەکانی لە وڵاتە غەربی و ئوروپاییەکانیش ئیدعا دەکەن کە ژن بە تەواوی ئازادە، ئێستا ئەو جۆرێکە پێویستە ژن بە مافەکانی خۆیان نەگەیشتون و لە وڵاتانەش جۆرێک لە جۆرەکان جیاوازیان دەخرێتە بین و ئەگەر ڕۆین سەرکوتەکان بەو تونند و تیژی و وەحشی گەریەکە لە ئێران و لە وڵاتانی ئاسایی دەکرێت لەوێ نییە، بەڵام بە شێوازی دیکە ژنان بازم لە وڵاتانەی ئێستا بە مافەکانی خۆیان نەگەیشتون. بۆیە ئەمە ویستێکی جیهانیە، هەر ئەم ویستە جیهانیە بۆتە هۆی ئەوەی کە هاوسۆزی و هاوپشتیەکی جیهانیش بەلای خۆیدا ڕابشێشێ، کە ئەمە دەتوانێت شێرە تایبەتمەندە بە هێزەکانی ئەم شۆڕشە یا ئەم ئاخێزە لەگەڵ شۆڕشەکانی دیکە نەک هەر لە ئێران بەڵکە شاید لە وڵاتانی دەوروبەر و خاوەنیاندا دەبین. بەڵێ زۆر سپاس. هاوڕێکەریم بۆ هەرچێ بەرەو پێشوونی ئەم شۆڕشە لازمە جەماوەریتر بێتەوە، هاوزەمانیش دروشمەکان و داخوازەکەکانیشی ڕادیکاڵتر و شۆڕژگەرانەتر بنەوە. بۆ دەستەبەربوونی ئەم ئامانجە لازمە چی بکرێت؟ ئەوەی کە لازمە چی بکرێت دیارە لە دوورەوە ئێمە پێما وایە کە ناکرێت یان بۆمان نییە کە ئەمر بکەین دەبێت چی بکرێت، بەڵام وەکو پێشنیار وەکو ئەوەی کە خوێندنەوەیەکمان بۆ شرایطەکە بۆ وەزیەتەکە ببێت، دەتوانین ئەوە بڵین کە ئەوەڵەن بەردەوامی ئەم شۆڕشە زۆر مهمە، ئەوەی کە دەبێت تەداومی بێت کە هەتا ئێستاش ئیدامەی بووە بە شێواز جۆرا و جۆر، ئەگەر ماوەیەک بێحساب بووە، ماوەیەک لە شەقامەکاندا بووە، ئێستا شێوازی جۆرا و جۆری بۆ لە پێش دەگرن و حرەکاتی جۆرا و جۆر دەبینین لە تەداوم و ئیدامەی ئەم شۆڕشەدا. ئەمە خۆی مەجال بەوە دەدا کە چین و توێژی جیاوازتر پێی پەیوەست بن، مەجال بەوە دەدا کە ڕێگا بکرێتەوە بۆ جەماوەریشی زیاتر بۆ بەشداری لەم شۆڕشەدا، زیاتر بوون و پەیوەستبوونی هەموو کوێرەکانی چین و توێژەکانی کۆمەلگا یەکێک لە پێداویستیە زۆر گرنگ و حیاتیەکانی ئەم شۆڕشەیە بۆ تەداوم و بۆ سەرکەوتن، تەزمینی سەرکەوتنی ئەم شۆڕشە لە نهایەتدا لە بەشداری گەرم و گوڕی هەموو جەماوەری ئێراندا لە ئەم شۆڕشەدا لە هەموو چین و توێژەکان. بەڵام بۆ ئەوەی کە چی بکرێت، ئێستا ئێمە دەبێت زۆر تەوەجوو بەوە بکەین کە تەنیا چەند توێژێکی بەرچاو وەکو لاوان، وەکو ژنان، وەکو بەشێک لە خوێندکاران، لە هونەرمەندان، لە هەموو توێژەکان تێیدا بەشدارن، بەڵام لە هیچ کام لە توێژەکان بەغەیرە توێژی لاو، ئەو توێژی لاوە تا ئاستێکی بەرچاو دەتوانین بڵێن هێزی خۆیان نواندووە، بەشداری و ڕۆڵی خۆیان نواندووە، بەڵام چین و توێژێکی مامناوەند، ئەوەی کە پێیان دەڵێت توێژی خاکستەری مامناوەندی ناو کۆمەلگا ئێستا ئەوە پەیوەست نەبوو. بۆ پەیوەستبوونی ئەوانە دەبێت جۆری دروشمەکان، دەبێت جۆری ئەو خواست و ویست و ئامانجە درێژماوانەی کە دیاری دەکرێن ئەوانە زۆر زۆر تەسیر دادنێن لەسەرەوەی کە خەڵکێکی زیاتر بە قەناعەت بگەێنن بۆ بەشداری لەم شۆڕشەدا. ئەو شۆڕشە ئەگەرچی لە سەرەتادا تەنیا مەسئلەی ژن زەق بووە، لەسەر کوشتنی ژنێک کەسێک وەکو ژینا دەستی پێکرد، بەڵام زۆر زوو بەرفراوان بۆ ویستەکانی ئامانجەکانی زۆر لایەنی دیکە خۆی تێدا دەبینەوە، ئەوەی کە هەتا ئێستا زۆر زۆر ڕۆشن نییە. بۆ نمونە دەڵامەوەی کە تا ئێستا کرێکار ئەو بەشی فەنیەکەی ئەگەرچی کرێکار لە بەشەکانی دیکەدا هەتا ئێستا خەڵکی کە لە ناو شەقامەکاندا بەشدارن، خۆی بەشێک لە کرێکارانن، هەرە خوێندکار و دانشجو و بەشەکانی دیکەی کە دەڕژێنە ناو شەقامەکان بەشدارن لەم حرەکەتانەدا، بەشێکن لە بنەماڵە و کەسوکاری کرێکاران و یاخودی کرێکاران. بەڵام ئەو بەشە فەنیەی، ئەو بەشە متشەکلەی کە ناو دەبرێ وەکو تەشەکولی کرێکار، وەکو هێزی متشەکلی کرێکار، ئەوانە نەهاتوونە ناو
ئەم ئاخێزە و بەشدار نەبوون ڕاستە و خۆی دەوریان نەجێڕاوە بۆ بەشداری ئەوانە ئێمە دەبێت لە دروشمەکانماندا ینی ئێمە دروشمیشی سەرێکیمان هەیە بە ناوی ژن ژیان ئازادی هەتا ئێستای لەگەڵ بێ ئەو دروشمی ژن ژیان ئازادی ورد نەکراوەتەوە بە مانای واقعی کە هەموو چین و توێژەکانی ناو کۆمەڵگا ویستەکانی خۆیان داخوازەکانی خۆیانی تدا بینن و ئەو شۆڕەشە بێمەحابە بە شۆڕشی خۆیان بزانن بەبێ ئەوەی کرد لێی سڵ بکەنەوە مەنافع و بەرژەوەندەکانی داهاتووی خۆیانی تێدا تەزمین ببینن بۆ ئەوە ئێمە دەبێت لە دروشمەکانماندا لە بەرەو پێشچوونی ئەم حرەکەتەدا مەجال فراهەم بکرێت دڵنیایی بدرێت کە ئەم شۆڕشە لە سەرنجامی خۆیدا ویست و خواستی هەموو چین و توێژەکانی کۆمەلگادا بین دەکا و ئامانجی سەرەکی ئەوەیە کە ئازادی ڕفا خۆشببختی بۆ هەموو چین و توێژەکان لە داهاتوودا دەستەبەر بکات ئەمە ئەگەر وتم ورد بکرێتەوە لە دروشمەکاندا لە حرەکەتەکاندا دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە چین و توێژیشی زیاتر بەخۆی ئیجازە بدا کە بێت بە سەراحەت لە حرەکەتەکاندا بەشداری بڵێ هاوڕێکەریمەوە بەحسی دروشمەکانتان کرد شۆڕشی ژینە بە دروشمی ژن ژیان ئازادی دەستی پێ کرد و ئێستاش هەر بەردەوامە و ئەم دروشمە هەموو وڵاتانی گرتووەتەواتە لە دەرەوەی وڵاتیش ژن ژیان ئازادی کە بڵێ بۆ هەموو شتێکی ئاشنایە وردی زمانی هەمویانە بەڵام من پێم خۆشە بەحسی دروشمێ بکەین کە پێم وایە کەم ڕەنگ بووگە لەناو ئەم احترازاتانە دروشمی زیندانی سیاسی ئەبێ ئازاد بکرێت چون ئەبینین زیندانیانێک کە ئەگیریەن ئەو کەسانێک کە ئەگیریەنەوە خۆپیشاندەرانە تۆمەتی سیاسی و ئەمانە ئەدرێتە پاڵیان تا چەند گرنگە ئەم دروشمەیش جەماوەری بێتەوە چون ئەو زیندانیە جدیدەن ئەبینین کە بە خاتری ئەوەی کە حمایەت بکەن لە خۆپیشاندەران ئەو ڕفتارەی ڕژیم ئیداناکەن کە ئەو ڕفتارە وەحشیانەی و ڕژیم لەگەڵ خۆپیشاندەرانی ئەکات و بە خاترە حکومگەلی نادادپەروانەیە کە بەسەریاندا سەپاوە مان دەگرن زۆرێکیشیان نەخۆشن بە مانگرتنیان تووشی دەیان کێشێتر ئەبن چەند گرنگە کە ئەم دروشمە بکەوێتە سەرزاران و جەماوەری بێت زۆر گرنگە دروشمی زیندانی سیاسی دەبێ ئازاد بکرێت زۆر گرنگە بەڵام هەتا ئێستاشی لەگەڵا بێ خۆشببختانە یەکێک لە دروشمەکان بووە ئەنی واژ نەبووە کە کەم ڕەنگ بوو بێتەوە ئەوەی کە ئێستا هەز دەکرێت کەم ڕەنگە هۆکارەکەیەوەیە کە خودی شەقامیش تاڕادەیەک سکوتێکی بەسەردا هاتووەوە وتم تاکتیکی خیزشەکە ئینقلابەکە گۆڕدراوە هەر بۆیەش ئەو دروشمە زیاتر لە شەقامەکان دەنگ دەداتەوە لەوێدا ئێمە دەیبیستین ئەگینا وەکو پشتگیریکردن وەکو ویستێک وەکو خواستێک ئازادبوونی زیندانیانی سیاسی پشتگیری لە زیندانیانی سیاسی پێم وایە یەکێک لە ئەولوێتەکانی هەمیشەی ئەم شۆڕشە هەتا ئێستاش لەگەڵدا بێ بووە ئەگەر نمونونەکانی باس بکەین بۆ نمونە دیارە وەکو گرنگی ئەو دروشمە ئەگەر هەست دەکرێت پشتگیری لە زیندانیانی سیاسی دەکرێت ئەگەر هەست دەکرێت کە بەخەمەوەین بۆ ژیان و بۆ تەندروستی و سڵامەتی ئەو زیندانە سیاسیانەی کە لە سیاساڵەکانی ڕژیمدا بە شێوازی زۆر وەحشیانە ئەشکەنجە دەکرێن ئەدام دەکرێن ئازار دەدرێن حکمی زۆر عادڵانە و ئەوەیان بەسەردا دەستە پێت خۆی پشتگیریکردنیان بەرزکردنەوەی دروشمی زیندانی سیاسی دەبێت ئازاد بکرێت نەک هەر ڕاستە و خۆ پشتگیریە لە حزوری زیندانیەکان بۆ ئازادبوونیان نواندنی پشتگیریەک و هاوخەمیەک و هاوسۆزیەکە لەگەڵ ئەوان و جۆرێک لە جۆرەکان لە باری ڕەوانیشەوە بێت گوشارێکە بۆ سەر دوژمن بۆ سەر ڕژیم لە عینی حاڵدا هاوخەمیەک هاودەردیەکە لەگەڵ بنەماڵەکانیشیان ئەو زیندانیانی کە دەگیرێن دەست بەسەر دەکرێن تەنیا ئەوان نین کە عەزاب دەچێشن بنەماڵەکانیان دۆستانیان هاوکارەکانیان هاو پۆل و هاوکلاسەکانیان هەموو ئەوانە بە جۆری لە جۆرەکان دەکەونە ژێر گوشاری ڕۆحی و ئەوانە تاثیر قەرار دەدرێن بۆیە
پشتگیری لە زیندانی سیاسی، خواستی ئازادبوونی زیندانی سیاسی لە هەمان کاتدا پشتگیریە لە بنەماڵەکانیان، پشتگیریە لە هاوکارەکانیان، لە هاوپۆل و هاوکلاسەکانیان. لەو نەزەرەوە دروشمی ئازادی زیندانی سیاسی بە باوەڕی من یەکێک لە ئەولویەتی دروشمەکانە، یەکێک لە دروشمە هەرە سەرەکیەکانە. بەڵام ئێستا هەروەکو گوتم بە دەلیلی جۆرێک ساکتبوون یا ئارامبوونەوەی شەقامەکان شێوازی دروشمەکە گۆڕدراوە. بۆ نمونە ئێستا ویستی ئازادی زیندانی سیاسی نەک هەر لە ناو خۆی ئێران، نەک هەر لە ناو شۆڕەجێران و هەڵسوڕاوان و خەباتکاران لە ناو خۆ، بەڵکە تەنانەت سنوورەکانی ئێرانیشی بەزاندووە. ئێستا دەبینین ئەو دروشمە چۆتە ناو پارلمانی وڵاتەکانی وڵاتە جۆراوجۆرەکانی ئوروپاوە. دەبیستین کە زۆربەی پارلمانتارەکان ئەوەندە تاتی تاسیر قەراریان گرتووە، دیارەوە دەگەڕێتەوە سەر بەشێکی دیکە لە ماهیەتی ئەم شۆڕشە. بەڵام لە عینی حاڵدا پەیگیری ئەم دروشمەیە بەکردەوە کە پارلمانتاری ئەو وڵاتانە لە پارلمانەکانی خۆیاندا ئەگەر چی بەکردەیی نەتوانن کارێکی یا تەسیرێکی زۆر بەرچاو ئەرێنیان لەسەر ڕەوتی محاکەمە و حکم و ئازادبوونی زیندانیەکان بێت. بەڵام خۆی ئەم جۆرە پشتگیریە، ئەم وەکالەتانی کە دەبینین بە ئەستۆی دەگرن، ئەو حیمایەتانی کە لەباری ڕۆحی و معنەویەوە دەکرێت لەو زیندانیانە لە بنەماڵەکانیان لە خودی ئەو شۆڕشە بەم شێوەیە، جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ئەوەی کە نیشان دەدات ئەم شۆڕشە چەندێک وەسیع و بەرین و چەندێک ئینسانیە و چەندێک خەڵک و سۆزی ئەم لاولا بۆ خۆی جەزب دەکا. لە هەمان کاتیشدا هەزینەی دانی حکمێکی سەنگین بە زیندانیەک، ئێعدامی زیندانیەک بۆ خودی ڕژیم زۆر زیاتر دەکات. یعنی ئەگەر لە خفادا لە بێدەنجیدا ڕژیم دەتوانێت دەستبەرێت حکمی زۆر قرس بەسەر زیندانیدا بسەپێنێت، ئازاری بدات، تجاوزی پێ بکات، ئێعدامی بکات. بەڵام وەختێک شتەکە ئاوا دەنگ دەداتەوە، دەنگدانەوەی هەیەوە لە وڵاتەکانی دیکەش تەنانەت پشتگیری لەو دروشمە وەکو دروژمی زیندانی سیاسی دەبێ ئازاد بکرێت دەکرێت، ئەوە هەزینە بۆ ڕژیم دەبات سەرێ. هەروەکو دەشبینین، یعنی ناتوانین حاشا لەوە بکەین کە بڕاستی ئەمە تەسیری بووە. دوای ئەوەی کە دەستی بردوو زیندانی لە ئەم شۆڕشە، لە گیراوەکانی ئەم شۆڕشە زۆر بە کتوپڕ ئێعدام کرد، زۆر بە شێوەیەکی بێڕەحمانە و جینایەتکارانە ڕق لە دڵانە ئێعدام کرد. بەڵام لەو کاتەوە نەیتوانیوە، نەک بەو خاتەیەکە ناوێت، بەڵکە ویستویەتی وە دەیەوێت. بەڵام ئەوەی کە نەیتوانیوە بەکردەوەی دەربێنێ ئەو پشتگیریە جیهانیەیە، بەرجەستەکردنەوەی ئەو دروشمی زیندانی سیاسی دەبێ ئازاد بکرێت لە واقعدا بە شێوەیەکی کردەیی کە نەکرد لە چوارچەوەی ئێران دەنەماوەتەوە، بەڵکە جیهانی بۆتەوە و ئەوە هەزینەی بۆ ڕژیم بردووەتە سەرێ. ڕژیمی بۆ دەستبردن بۆ یادام دووچاری جۆرێک ئەوە کردووە، ینی ناتوانێت زۆر بە ئاسانی و زۆر بە بێهەزینە دەست بەرێ و زیندانەکان ئەدام بکە. ئەگەرچی دەستی ڕانەگرتووە، ئەگەرچی لە پەنای ئەوانەدا ئەگەر لەم شۆڕشە حکومەکان دەدا و ناتوانێت بەکردەوەی دەربێنێ. بەڵام لە کەناری ئەوەدا دەبیستین لە ئەم لاولا لە زیندانە جۆراوجۆرەکان، لە شارە جۆراوجۆرەکان، زیندانیەکانی کە پێشتر گیراون بە جورمی جیاوازتر گیراون، ئەوانە دێنێ ئێعدامیان دەکا چۆن سرفەن تەنیا ئامرازێک کە بەدەستیەوە ماوە ڕژیم لەم کات و ساتەدا بۆ بربەرەکانێک لەگەڵ ئەم هێزە بەرینەی جەماوەرە فقط سەرکوتەوە. سەرکوتیش لە ئەشەدی خۆیدا ئێعدامە و کوشتنی ئینسانەکانە، ساندنی ژیانی ئینسانەکانە کە ئەو دەستی بۆ دەبات. ئەگەر ناتوانێت گیراوەکانی ئەم ئاخرانە زۆر بە ئاسانی دەست بەرەوە دامان بکات، ئەوان قەول متەهەمەکانی دیکە یا گیراوەکانی دیکەی کە بە تاوان و بە جورمی جۆرا و جۆرتر گیراون ئەوانەی ئەدام دەکاوە. لەوەوە دەیەوێت بێستا ئەو تەوژمی ترس و خۆف و چاوترسێنکردنەی خەڵک بەڕێوە بادوە ئەوە بەکردەوە دەربێت.
بڵێ دەستخۆش هاوڕێکەریم باش شارێک بۆ دەستکەوتانە بکەین کە بە قازانجی بەرێ ئازادی خوازی کۆمەڵ و بە تایبەت ژنان دەستە بەر بووە. ئەبینین کە ئەقڵیەتی کۆمەلگا گۆڕاوە، ئەبینین کە خەڵکانێکە لەسەر گڵکۆی ڕۆڵەکانیان گرد ئەبنەوە ئەوە ژنەکانن کە سوخوانڕانیەکەن. ئێوە لەمبارەوە بۆمان بدوێن. دەستکەوتی ئەم شۆڕشە زۆرن، ئەنی زۆر جاریش باس کراون، بەڵام ئەوانەی کە زۆر بەرچاون هەروەک ئێستا بۆ خۆت باست کرد یەکێ لەو دەستکەوتانە ئەوەیە کە ئەگەر ڕێوڕسمی بە خاکسپاردنێک لە ڕابردوودا شتێکی ئاسایی و جۆرە لە جۆرەکان ڕنگ و بۆیەشی تەنانەت مەسهەبی بەسەردازاڵ بوو بە بێدەنجی مەلایەک دادەنیشت و تەڵقین و هەندێک شتی ئاوا بەڕێوە دەچوو و دواتر تەعزیە و گریان و هاوخەمێکی ماتەمینی ئەوانە زۆر زاڵ بوون، ئەوانە دەبیندرا. بەڵام ئێستا بەعەکسەوە ئەگەر چی ڕێوڕسمەکان دەگیرێن، هەم بە خاک دەست پێدرێن، هەم دواتر سێ ڕۆژە و هەفتانە و چلەشیان بۆ دەگیرێت، بەڵام ئەو ڕێوڕسمانە ڕنگوبوویەکی سیاسی خەباتکارانەی پێوە دیارە. بنەماڵەیە کە عەزیزەکان لەدەست دەدەن، دایکێک، باوکێک، برایەک، خۆشکێک کە عەزیزەکان لەدەست دەدەن، لەسەر گڵکۆکەی نەتەنیا ئەوەی کە ناگرین، نەتەنیا ئەوەی کە ئازاداری لەخوا نیشان نادەن، بەڵکە هەز دەکەن فەخرێکە بۆیان، هەز دەکەن کە سەرەفرازیەکی ئەوەیان لە ناو خەڵکدا پەیدا کردووە، جۆرێک بە فەخرەوە باسدە گیان بەختکردن دەکەن. پیان وایە کە هەدیەیەکیان هەزینەیەکیان تەقدیمی ئەو شۆڕشە کردووە و پیان وا بووە کە دەینێکیان نیسبەت بەم شۆڕشەکە زۆر ویست و ئاوات و ئامانجی خوای تێدا دەبینەوە بەخت کردووە. هەر بۆیە زۆر بەجەسارەتەوە بە ڕۆحیەکی شۆڕەجێرانەوە لەسەر گڵکۆی عەزیزەکانیان زۆر بە حەماسیەوە سوخەنڕانی دەکەن، بە حەماسیەوە بەشداربووانی دەوروبەر هان دەدەن کە ئەوان ماتەمدایان نەگرێ، ئەوان نەترسن، ئەوان خەمبار نەبن، بەڵکە وریان پێدەدەن، هانیان دەدەن بۆ ئیدامەدانی ئەم شۆڕشە و ئیدامەی ڕێگایان، بۆی کە ڕێگایان کوێر نەکەنەوە، بۆی کە وەکو خوێن ئەستێنیان بن، تۆڵەیان بکەنەوە. ئەوە خۆی گەورەترین دەستکەوتە، یعنی ئاڵگۆڕێکی زۆر بنەڕەتیە لە ناو خەڵکدا دروست بووەکە لە شەهامەتێکەوە، لە شجاعەتێکەوە، لە ڕۆحیە و ورەیەکەوە دێت کە خەڵک لەم شۆڕشەدا بەدەستیان هێناوەوە. لەوەوە دێکەیتر خەڵک لە پێناو لەدەستدانی عەزیزێکیدا بە کوشتنێک، بە سەرکوتێک، بە گرتن و ئێعدام و جیران و زیندان و یعنی لە پێناو هیچ کام لەوانەدا بە چۆکدانایان، بەڵکە بەعەکسەوە ڕۆحیەی بەرز لەخوا نیشان دەدەن، زیاتر جەسوور دەبن، زیاتر جەزم دەکەن بۆ درێژەی ئەو ڕێگایەوە. هەر ئەوەش جۆرێک عەزابێکە، جۆرێک عەکسولعەمەلێکە نسبەت بە دوژمنەکەیان کە ڕژیمی بێڕەحم و جنایەتکاری جمهوری ئیسلامیە و دووچاری سەر لە شێواوی کردووە. ئەوە دیارە ڕژیم هەموو ئەو ئەمەلکردانە بەڕێوە دەبات بەکاردێنێ بۆ ترس و خۆپسنە ناو دڵی خەڵک، بۆ خەڵک دامرکردنەوەی ئەم شۆڕشە. بەڵام هەرچیەک دەکا لە عەکسی ئەوەدا، بە عەکسی ئەوەوە زیاتر ئەم شۆڕشە شۆعلەکەی ڕەسەدارتر دەبێت، زیاتر گەرموگوڕتر دەبێت و خەڵک زیاتر ئەزمیان جەزمتر دەبێت بۆ درێژدان بە شۆڕش و درێژەی ڕێگای ئەو کەسانی کە گیانیان لەم پێناوەدا تا ئێستا بەخت. بەڵێ هاوڕێکەریم بەرەبەرە لە ڕووخانی کۆماری ئیسلامی نزیک دەبینە، هەر وەخو خۆتان شارەتان پێکرد ئەمە شتێکی حاشا هەڵنەگرن نییە، واتە کەس ناتوانێت حاشا لێ بکا کە جمهوری ئیسلامی ئەیتر ناتوانێت وەکو جاران لێ ببێتەوە. لە نێو ئەم شۆڕشە بەرەی ئازادی خوازی ئەم نێو ئەم شۆڕشە توانیوێتی بەدیل بۆ خۆی دروست بکات یان نا؟ ئەگەر نا دەلیلی چییە؟ ئەزانی مەسەلەی بەدیل جۆرێک تەسەورێک هەیە لە بەدیل بە شێوەیەکی کلاسیکە لە ڕابردوودا لە
انقلابەکانی دیکەدا چ لە ئێران و چ لە وڵاتانی دیکە بینیمانە وەگەوەی کە لە دەرەوەی وڵات چەند کەسێک چەند چێهرەیەک چەند لایەنێک کۆ ببنەوە کەسێک یا چەند کەسێک بناسێنن بە نێوی ئەمە هەیەتی ڕێبەرایەتی یا ڕەهبەریەتێکە بۆ داهاتووی ئەم انقلابە و خەڵک ئەوە قبول بکەن وەکو بەدیلێک. بەشێکی دیکەی ئەوەیە کە بە شێوەیەکی نۆرماڵ بەدیلی ئەم شۆڕشە لە ناو جەرگەی خودی خەباتەکەدا شکڵ بگرێەوە ئەوە ببێتە بەدیل بۆ داهاتوو بۆ سەرنجامی ئەم شۆڕشە و ڕێبەرایەتی دواڕۆژی ئەم خەباتە بەدەستەوە بگرێت. لەم زەمینەیەدا کارێکی بەرچاو نەکراوە. ئەگەر وەکو خاڵی لاواز ئیشارەی پێ بکەین ئەو بەدیلە ئێستا بەدیلی شۆڕشجێرانە مەبەستمە زیاتر شکڵی نەگرتووە، بەڵام ئەوە بۆ مانای نییە کە هیچ هەوڵێک نەدراوە، بەڵکە لە ناو خودی پرۆسەی ئەم شۆڕشەدا، یعنی لە توولی ئەو 3 مانگ و نیوەی ڕابردوودا بەردەوام لەگەڵ تەداوم و درێژەی شۆڕشەکە هەوڵیش هەیە بۆ شکڵدان بە ڕێکخراوبوون متشەکلبوون و لە نهایەتدا شکڵدان بەو ڕێبەریەی کە ئێمە مەبەستمانە. بەڵام هەمومان دەزانین ئەنی تا ئێرەکانە باس لەوە دەکرێت کە یەکێک لە زەعفی ئەم شۆڕشە نەبوونی ڕەهبەریەتێکە، ڕەهبەریەتێکی بەرچاو کە هەموو هەست پێ بکەین هەموو بیبینین. لای شەوە باس لە نقطە قووەتی دەکرێت لە نەبوونی ئەم ڕێبەریەدا بەم شێوەی کە تەرسیم دەکرێت. بۆیە من بۆ خۆم معتەقدم کە نەبوونی ئەو ڕێبەریە مەعمولەی کە باس دەکرێت نقطە قووەتە. بەو دەلیلەی کە هەتا ئێستا ڕژیم زیاتر لە 20,000 کەسی دەستگیر کردووە. هەموو ئەوانەی چۆرانە دەستگیر کردووە، یعنی وەکو لە توودی ساڵەکانی ڕابردوودا ڕەشبگیر بوو لە ناو شارەکان، چۆرانە خەڵکیان دەگرت و لە ناویاندا دەستە چینیان دەکرد، ئەمە چەند تاوانبارەوەچی کردووە یا زۆر کەسیش بێگونا لە نێهایەتدا هەر بە قەولی خۆیان لە گرتوخانەکان ئازاد دەبوون. لەم پرۆسەیەشدا زیاتر لە 20,000 کەسیان دەستگیر کردووە. هەموو ئەو 20,000 کەسە لە زێهن و لە تەسەووری دوژمندا ڕێبەری ئەم خەباتن. بەڵام بەرگرتنی ئەم 20,000 کەسە ئەم 20,000 ڕێبەرە ئێستا ئەم ئاخێزە نەیتوانیوە بخەوێنێتەوە دای بمرچێتەوە بە دەلیلی ئەوەی کە ئەگەر 20,000 ڕێبەری وەک خۆی تاریفی دەکات تەسەووری هەیە دەستگیر کرد بێت بە دەیان 20,000 کەسی دیکە هەر ئێستا لە شقامەکاندا ڕێبەری ئەو خەباتە دەکەن. بۆیە من پێم وایە کە شکڵدان بە بەدیل لەم ئەسنایەدا لەم مەقتەعەدا بەو جۆرەی کە زەق بێتەوە دیار بێت کە ئەمە فڵان لایەن یان فڵان توێژ لە کۆمەلگادا شکڵیان داوە بە پرۆسەیەک شتێک بەرجەستە دەکەنەوە، ئەمە دەتوانێت بەدیل بێ بۆ داهاتووی ئەم شۆڕشە. ئێستا ئەوە گونجاو نییە بە دەلیلی ئەوەی کە هەروەکو کوتم ئەو نقطە قووەتە لاواز دەکات کە ڕژیم ناتوانێت زۆر بەڕاحەتی دەست بات و ڕێبەرەکانیان بەدیلەکانیان دەستگیر بکاوە بەم شێوەیە خودی ئەو ڕەوتی ئاخێزە پێش پێ بگرێ و دای بمرشێنێتەوە. بەڵام ئەوە بۆ مانایە کە هەوڵ نییە هیچ کارێک نەکراوە، ئەگەر چی لە ئاستی پێویستدا هەوڵەکان نەدراون لە ئاستی پێویستدا نین. ئەوەی کە دەتوانێت شکڵ بۆ بەدیلە بدا ئەوەیە کە زۆر پێویستە ئێستا لە کاتێکدا کە جەماوەر لە شقامەکاندا تا ڕادەیەک دوورکەوتونەتەوە زۆرتر لە ماڵدان و شێواز و تاکتیکی خەباتیان گۆڕیوە باشترین دەرفەتە بۆ ئەوەی کە ئەگەر چی زۆرێک لە گەڕەکان لە شارەکان لە منتیقەکاندا هەر ئێستاش کۆمیتەهایەک یا بە ناوی شێوازی جۆرا و جۆر دروست بوون هەن مەوجودن، بەڵام ئەوانە کافینین و لە هەمان کاتیشدا پێویستە لەگەڵەوەی کە دەتوانێت پەرێ بگرن دەتوانن زیاتر بکرێن لە هەر ناویشی دیکەدا شوڕایە کۆمیتەیە هەرچیشی دیکە دەتوانن نێو بنێن. بەڵام خودی ئەو کۆمیتانە ئەو شوڕایانە ئەو کۆڕ و کۆمەڵانەی کە لە گەڕەکاندا لە منتیقەکاندا لە شارەکاندا دروست بوون یا دروست دەبن
دەبێت لە نهایەتدا ئەوانە بەیەکەوە لە یەک هەڵپێ بکرێن، لە یەکتر ئاگادار بن، هەماهەنگیان بێت بەیەکەوە کە لە کاتێکدا لە ڕووخان و لە سەرنگونی ڕژیم نزیک دەبنەوە بۆ بەدەستەوەگرتنی ئومور، بۆ بەدەست کۆنتڕۆڵکردنی هەلومەرجێکی دوای ڕووخانی ڕژیم دەبێت ئەوانە ئالتەرناتیڤێکیان بێت، شێواز و بەرنامە و پرۆگرامێکیان ببێت کە نەمێننەوە، لەو کاتەدا بیر لەوە نەکەنەوە کە ئێستا خۆ بۆ ڕژیم ڕووخا دەبێت چ بکەین. بۆیە دەبێت پێش لەوە ئەو هەماهەنگیە کرابێت، ئەو هەوڵانە درابێت و من هیوادارم کە ئێستا ئەوە لە ئەولویەتی کاری هەڵسوڕاوان و شۆڕژێراندا ببێت کە ئەم بەدیلە بەو شێوەیە کە دەڵێن هەنگاو بە هەنگاوە شکڵ پێ بدەن و لە نەهایەتدا لە کۆتایی لە گۆڕانی ڕژیم بەدیلێکی مشخص و دیاریکراویان ببێت کە بتوانێت ئوموری راپەڕین و ئاخێزەکە بەدەستەوە بگرێت. بەڵێ هاوڕێکەریم دەست خۆش بێ. پرسیارەکەی منیش نەمویست هەڵبەت قسەکانتان ببڕم، بەڵام پرسیارەکەی من ئەوە بوو، ئێوە خۆشتان شارەتان پێ کرد کە لازمە هەروەکو ئەزانن ئەم ئاخێزە واتە ناوچە بە ناوچەی و ڕێبەریەکانی ناحیە بە ناحیە و کۆڵان بە کۆڵان و چوزانم شار بە شار بوو، ئەوەی کە نییە ئەوەی نەبووە ڕێبەریەکی سەر بەخۆ و بەهێزی بێت. ئایا کاتی ئەوە نەهاتووە یا خۆشتان شارەتان پێکرد کە ڕێکخراوەکان ناوچە بە ناوچەن و کە مەحەلە بە مەحەلەن لازم نییە کەسێک بێت بەسەریانەوە کە هەواهەنگی بینی ئەو کارانە بکات؟ من کارادێک پێم وای ئیشارەم پێکرد وەکو لازمە، بەڵام لەم مەقتەعەدا ئەمە خاڵی لاوازە لەم ئاستەدا ئێستا بۆ ئێستای خاڵی لاواز نییە. خاڵی لاواز من گوتم کافی نییە، هەوڵەکان کافی نین، یعنی ئەو ڕێکخرا و ئەو کمیتە و ئەو تەشەکل لە مەحەلی و ناوچەی و منتقەیانی کە هەتا ئێستا دروست بوون، ئەگە فەرزمان بەر ئەوە بێت لە هەموو شار و ناوچەکان ئەوانە هەن، بەڵام بە دەلیلی لێک هەڵنە پێکرانیان، بە دەلیلی ئەوەی کە بەیەکەوە گرێنە دراون، بە دەلیلەوەی کە لە نهایەتدا بەیەکەوە زۆر بە تەواو مەعنا پراوپڕ هاواهەنگ نین، ئەمە خاڵی لاوازێتی. بەڵام بۆ ئەوەی کە هەتا ئێستا شکلی نەگرتووە وەکو بڵێن سەری ئەم ئاخێز و ڕاپەڕینە ڕەهبەرێک شتێک هەرچی ناوی بنین، ئەوە بۆ دیار نییە شکلی نەگرتووە. من ئەوە بە خاڵی لاواز نازانم، بەڵکە گوتم پێم وایە ئێستا دەتوانێت خاڵی بەهێزی بێ، بەو دلیلی کە دوژمن ناتوانێت ڕاحەت ئەو ڕێبەرایەتیە، ئەو ئالتەرناتیڤە، ئەو چەند چێهرەیە یا ئەو کمیتە مشخصەی کە بەڕێوەبەری هەموو حرەکەتەکان لە ئەستۆ دەگرێەوە مەرکەزیەتێک عمل دەکات، ئەو مەرکەزیەتە سەرکوت بکە، بیگرێت، زیندانیان بکات، بە معنای ئەوەیە کە شۆڕش دادەمرچێنێتەوە، شۆڕش دووچاری نسکۆیەک شکستێک دەبێت. هەر ئەو حاڵەتێک کە ئێستا هەیە بە باوەڕی من خاڵی بەهێزێتی، بەڵام ئەوە بەو مانای نییە کە وتم خەباتکاران و هەڵسوراوان لە ناو جێرگەی ئەو خەباتەدا لە فکری شکڵ پێدان بە لێک هەڵپێکرانی ئەو پەیوەندیانەدا نەبن، لە فکری دروستکردن و شکڵدان بە ئالتەرناتیڤێکدا نەبن کە زۆر سەریع، زۆر بە خێرایی دوای ئەوەی کە ڕژیم دەڕوخێت دەسەڵات دەکەوێتە دەست خەڵک، لەو ئانەدایە کە دەبێت مەرکەزیەتێک ببێکە کۆنترۆلی ئومور بەدەستەوە بگرێت، کە من هیوادارم و دڵنیاشم لە ناو جەرگەی خودی ئەم خەباتەدا هەر ئێستا مەشغەڵە ئەوەیە، هەوڵ بۆ ئەوە دەدرێ و ئەوە بە سەرنجام دەگات و شاهیدی ئەوە دەبی. ئەلبەتە مەترسی دیکە هەیە، دەستێوەدانی دیکە هەیە، حتمما ئەگەر لازم بێت باسییان دەکەیت. بڵێ هاوڕێکەریم، ئۆپۆزیسیۆنی ڕاست لە تەیفە جۆرا و جۆرەکان خەریکی ساختکردنەوەی بەدیلن، ئەم هەنگاوە چۆن دەبینن؟ بەزانی ئەو هەنگاوە خۆی لە خۆیدا لێک نزیکبوونەوەی لایەنەکان لە هەر توێژ و لایەن و جەریانێک بێت کاریشی مثبەتە، مثبەت بەو مەنایە کە ئێمە پێمان وابوو کە
یا ئێستاش پێمان وایە کە دەور و نەخشی ئێرانیانی تاراوگە، چون ئەوان ئەو هەوڵانی کە دەدرێت زیاتر لە دەرەوە لە بەشی عەلەنی لە دەرەوەی وڵات دەدرێت، لە ناوەوە ئەو مەجالە نییە کە ئاوە بە ئاشکرا چەند چێهرە شتێک لەخوا نیشان بدەن کەەوە دەیانوێت ئەتلافێک بەرەیەک هاو پەیمانیەک هەرچێک دروست بکەن. ئەو هەوڵە لە دەرەوەی وڵاتە، لە دەرەوەی وڵات چون ئیمکانی ئەوە هەیە فەزا ئازادە بۆ تەبلیغات، بۆ خۆنیشاندان، بۆ حضور پەیداکردن لە هەموو ئاستەکاندا. بۆیە ئەوە خۆی لە خۆیدا مثبەتە بەو دەلیلەی کە هەر لێک نزیک بوونەوە و هاوکاریکردن و هاوپەیمانیەک لە دەرەوە دەتوانێت هێز بێت، پشگیریەکی بەهێز بێت بۆ جەماوەر لە ناوەوە. هەر وەکو بینیمان ڕێپێوان و خۆنیشاندان و ئاکسیۆنەکانی دەرەوەی وڵات زۆر تەسیریان بوو، یعنی زۆر تەسیریان بوو بۆ دڵگەرمکردنی خەڵک لە ناوەوە، بۆ گەیاندنی دەنجی خەڵکی ناوە بە دنیای دەرەوە. و دەتوانم بڵام مەسەرەن یەکێک لەو نمونانە ئەو خۆپیشاندانی کە لە بەرلین بەڕێوە چوو لە ئاستی 100,000 کەسیدا بەراورد ئەوە توانی بە دوای ئەوەدا ئەسەن ڕوانگەی ئەو وڵاتە ڕۆژاواییانە وەکو ئەمریکا، وەکو وڵاتە ئوروپاییەکان نسبەت بە خودی شۆڕشەکە و نسبەت بە ڕژیمیش گۆڕدرا. ئەگەرچی خودی ماهیەتی شۆڕشەکە جۆرێکە نەیتوانی ئەو وڵاتە زلهێزەکان وڵاتەکانی دەرەوەی تەنانەت لە ئاستی وڵاتی زۆر چکۆلەشدا بێتەفاوت ڕابگرێت بە دلیلی ماهیەتێک کە بووی و هیچ وڵاتێک نەیتوانی بە جورئەتەوە دژی بوێستێتەوە ئینکاری بکە یا لانی کەم هاوسۆزی لەگەڵ دەرنەبڕێت، بەغێرز چەند وڵاتێکی کە زۆر بە ئاشکرا لەگەڵ ڕژیم پشگیری ڕژیم دەکەن، لەگەڵی هاوپەیمانن لە پرۆسەیەکداوە شاید هاوچارە نووسیش بن، ینی شاید گۆڕانی هەر ئاڵوگۆڕێک لە ئێراندا نەمانی ئەم ڕژیمە ڕاستەوخۆ تەسیری لەسەر وەزعیەت و موقعیەتی ئەو دەوڵەتانش دەبێت لە وڵاتانی دەوروبەر هەن. بۆیە ئەم ئێتلافانەی لە دەرەوەی کە هاوڕێکەریم ببورن، من مەبەستم ئێتلافی ئۆپۆزیسیۆنی ڕاست بوو. دەچمە سەر عینی ئەوانی مەبەستی من ئەوەیە. جا بۆیە من لەگەڵ ئەوەی کە کوتم هەموو لێک نزیک بوونەوەیەک، هەموو هاواهەنگی و هاوکاریەک لە دەرەوە ئەو خاڵە مثبەتەی هەیە، پشگیریەکی بەهێزە بۆ خەڵکی ناوە بۆ ئەو خەباتە و لە عینی حاڵیشدا گەیاندنی دەنجیانە بە دنیای دەرەوە کە تا ئێستا ئەوە تا ڕادەیەکی زۆر بەرچاو بەڕێوە چووەوە تەسیری داناوە. بەڵام ئەو لایەنانەی کە ئێمە پێمان وایە دەیانبینین لە هەوڵدان بۆ ئێتلاف بۆ لێک نزیک بوونەوە و ئەوانە لە بەرەی ڕاستدا دەبینین، بەرەی ڕاست ئەوانە چەند لایەنێکن کە خوان لە سەڵتەنە تەڵەبەکان، ناسیۆنالیستەکان، کۆماری خوازەکان و جۆرێک میلی مەسەبیەکاندا دەبینەوە. زۆر بەداخەوەم هەندێک جریانی دیکەش سەمپاتی هەیە بەو شێوازە لە شکڵ پێدان بەناو ئێتلاف یا ئالتەرناتیڤ هەرچێکی ناو بنێ. بۆیە هەوڵی ئەوانە ئەوەی تا ئێستا دیومانە هیچیان جریان نین. ئەوانە ئەو حرەکەتەی کە ئێمە دەیبینین بەناو ئێتلاف نییە، بە دەلیلەوەی کە چەند چێهرەیەکن ساڵهای ساڵە تەلاش دەکەن هەڵدەسوورێن و جۆرێک بە چراسەوزی ئەمریکایەک یا هەندێک لە وڵاتە ئەوروپاییەکان هاتوونە پێشێ بەخوان جورئەت داوە کە خوان لە ئاستێکدا بینین کە ئەمانە دەتوانن بۆ سبەی ڕۆژێ لە کۆمەلگای ئێراندا خۆیەک نیشان بدەن، دەور نەخشێکیان ببێ یا ئیدعا بکەن کە ئێمە دەتوانین ئالتەرناتیڤ یا بەدیل بین بۆ سبەی ڕۆژەی دوای ڕژیمی کۆماری ئیسلامی. بەڵام ئەمانەت هەروەکو کوتم تەنیا چەند چێهرەیەکن کە لە وەرزشکار و لە هونەرمەند و لە گۆرانی بێژ و لە فوتباڵیست، یعنی ئەوانن
بۆیە ئەم بەشە ئەبە و شێوەیە من پێم وایە کە ئەمە ناتوانێت ئالتەرناتیڤ بێەوە هۆویەتەن زۆر ناسرا و مشەخەسن و هیچ تەسیریان نابێ و زۆر زوو ئەوە تەلاشەکەیان خونسا دەبێتەوە. بەڵام هەندێک حرەکەتێکی دیکە هەیە، هەندێک حرەکەتی دیکە لەوەدا دەبیندرێت بە ناوی تەلاش هەوڵدان کە مدعین حیزبن، جەریانن و ئیدعای ئەوە دەکەن کە ئەحزابی ئۆپۆزیسیۆنن لە دەرەوە و بە ناوی ئۆپۆزیسیۆن تەلاش دەکەن. ئەوەی کە خارج لە حیزبە کوردستانیەکان ئێمە دەیان بینین لە توولی ئەو چەند مانگەدا کە ئەم خەبات و شۆڕشە لە ئارادایە، ئەگەر لە کوردستان بە پێی فەراخانی حیزبە کوردیەکان چەندین مانگرتنی زۆر سەرکەوتوانە و پەی دەرپەی و لە فاصلەیەکی کەمدا بەڕێوە چوو، بەڵام لە ئاستی ئێراندا ئەو بەناو جەریانانە یا تەنانەت ئەو چێهرانەش کە ئێستا مدعین ئەو ڕاست بێستا جەناحی ڕاست کە مدعین لە سەطحی ئێراندا نەیانتوانی تەنانەت 100 نەفەریش لە فەراخانێکدا کۆبکەنەوە و بیان چێژنە پای مانگرتنێگە حرەکەتێکی مەوردی ویست و داخوازی خۆیان. بۆیە ئەمانە تەنیا پشت بەستوو بە شێوازێکی زۆر کلاسیکن، یعنی پێیان وایە کە خەڵک هەتا ئێستاش تەسەورەکان ئەوەیە، دلیلەکەشی ئەوەیە کە ماهیەت و مەفهومی ئەم خەباتیان ئێستا لێ حاڵی نەبووە یا بەڕاستی ناسیویانە و خۆی لێلا دەدەن ئەمدەن نەیان ناسیوە بەو دلیلی کە تەسەوریان ئەوەیە کە ئەگەر لە لایەن قودرەتەکانەوە لەلایەن ئەمریکاوە وڵاتە ئەوروپایەکانەوە پژیریان بکرێ وەکو لە زوودا وەکو بۆ خومینیان کردوێنیان کردیانە ئالتەرناتیڤ بۆ ڕژیمی شا، ئێستاش دەتوانن ئەمانە وەکو چێرەیەک خەڵکیان پێ متەقاعد بکەن، خەڵک ڕەنگی زۆر باشە ئێوە هەن و حوزوتان هەیە، خەڵک بچێتەوە ماڵێەوە ئەوان بێن ئومور بەدەستەوە بگرن و ئەوان چارەنووسی خەڵک دیاری بکەن بە جۆرێ لە جۆرەکانەی منزورم وایە خودی ئەلبەتە بە سوء ئیستفادەکردن تەنانەت لەم دروشمەی کە ئێستاش هەیە، دروشمی ژنجیان ئازادی. من گوتم دروشمی ژنجیان ئازادی دەبێت لە شوێنی خۆیدا ورد بکرێتەوە، چون تەنیا بەم دروشمە ببینین و ئاوە بە زاهیری ئەم دروشمە زۆر بەداخەوەم کە مەجال دەدا بە جۆرێک سوء ئیستفادەکردن لە خوێندنەوە لە وردکردنەوەی ئەم دروشمە لە سوء ئیستفادەی لێ دەکرێت و هەر ئەو حرەکەتانێکە دەیبینین لەو ڕاستایەدایە ئەوانە بە پێی ڕابردوویان بە پێی ماهیەتیان سەلماندوویانەکە نە حەقی میلەتەکان کەمینە نەتەوەکان ئازادی ژن تەنانەت ئەو جۆری کە ژنجیان ئازادی بەتەواو پڕاوپڕ دەڵێنەوە، بەڵام واقعیەت ئەوەیە کە تەنانەت حتا لەو چوارچێوەیەشدا پابەند بە ئەو مافانە ئەو حەق و خواستانەی کە تەنانەت دەبێت بۆ ژنیش لەبەر چاوبژیرە لەبەر چاوی ناگرن. بۆیە ئەو تەلاشانە پێگەی کۆمەڵایەتیان نییە، یعنی تا ئێستاشی لەگەڵ بێت هیچ ڕنگ و بۆیەکی ئەم لایەنانە نە لە دروشمەکانی ناوەوەی خەڵکدا دەبیندرێ نە لە پێگەی کۆمەڵایەتی و حرەکاتەکاندا دەبیندرێ، بەڵکە پشگەرمی و پشدەستوری ئەوان لەلایەن وێستا حمایەتێک یا پشگیریەکە لەلایەن ئەمریکا و وڵاتەکانی دیکەوە لێیان دەکرێت و خودی وڵاتەکانی دیکەش ئەلبەتە هەتا ئێستاش بە جورئەتەوە ئەو پشگیریان لێ نەکردوون بەو دەلیلەی کە ئەوەش هەر دەگەڕێتەوە سەر چۆنیەتی و ماهیەتی ئەو شۆڕشەکە هەتا ئێستاشی لەگەڵ بێ ئیجازە و یا مەجای ئەوەی بە لایەن و قودرەتەکانی نەداوە کەوانی بە جورئەتەوە بێنە پشت مەسەڵەن چەند چێهرەیەک چەند شخصیەتێک کەسایەتیەک و ئەوانە لە قاڵب بدەن بە نێوی ئالتەرناتیڤی دواروژێ و حرەکەتە، بەڵکە هەتا ئێستاش ئەوان بە پارێزەوە هەنگاو دەرن ئەگەڵچی هەوڵی خۆیان دەدەن بەو دەلیلەی کە هەوڵەکانیان لە ئاراستەی بەلاڕەدابردندایە، بەلاڕەدابردنی ئەم حرەکەتە. یعنی ئەم حرەکەتە ئەگەر بە شێوەی نۆرماڵی خۆی ڕێسکەی تا ئێستای خۆی بەرەو پێش ببا بە سەرنجام دەگاوە سەرنجام گەیشتنی ئەم حرەکەتە لە منفعەت و بەرژەوەندی ئەم لایەنانەی کە ئێمە بە ناوی لایەنی ڕاست ناویان دەبین نییە. بۆیە تەلاشی ئەوانە ئەگەرچی بەزاهر لە پشگیری و لە درێژەی ئەم خەباتەدایە، بەڵام لە عالەمی واقعدا دژ بە و
ماهیەت و هەدەف و ئامانجی سەرشی ئەم شۆڕشە وەستاونەتەوە دەیانەوێت ئەم شۆڕشە لە نێوقەتدا ڕێ لا بدەن ئاراستەکەی بگۆڕن و ئەو جۆرەی کە بۆ خوان بەستیانە ئیستفادەی لێ بکەنەوە بە ئامانج خۆیان بگەن تێیدا کە من هیوادارم و خۆشببینیشم هوشیاری و ئاگاهی و شعوری سیاسی خەڵک لە ناو کۆمەلگادا هەروەک تا ئێستا مەجالیان نەداوە لە داهاتووشدا ئەو مەجالە بە هەلپەرستان نادەن کە بتوانن ئەم شۆڕشە بە ئاراستەیەشی نەخوازراودا بڵێ زۆر سپاس دەکەم هاوڕێکەری ماوەی بەرنامەکەمان بەداخەوە زۆر کەمی ماوە و خەریکە ڕووبەتوازبوون ئەڕوات ئێوە دووە قسەتان ڕوو بە خەڵک یا شتێکە لە تولی بەرنامەکە ئاماژەتان پێ نەکرد بێ بفەرمون زۆر سپاسان دەکەم من شێشی تایبەتیم نییە غێرزەوەی کە هیوای سەرکەوتن بۆ ئەم شۆڕشە دەخوازم و لەگەڵ ئەوەدا داوا دەکەم لە بینەران ئەو کەسانی کە مخاتبن و کەسانی کە گویان لە قسەکانمان دەبێت و ئەو کەسانی کە هەر ئێستا لە ساحەی خەباتی گەرم و گڕ و ڕووبەڕووبوونەوەیەکی زۆر جددیدان لەگەڵ ڕژیم هەروەکو تا ئێستا معمار و ئاراستەکاری ئەم شۆڕشە خۆیان بوون هەر ئاوا بە ئیمان بە خۆیان بە پشت ئەستوربوون بە ئیرادەی خۆیان ویستی خۆیان تاقیب بکەن ئەم شۆڕشە ئیدامە بدەن بەبێ ئەوەی کە بکەونە ژێر تەسیری ئەم لاولاوە و لە عینی حاڵدا بەبێ ئەوەی کە مەجال بدەن بە هەلپەرستەکان کە لە زەحمەتی ئەوان لە خوێنی ئەوان لە خەباتی ئەوان سوء ئیستیفادە بکەن و ئەم شۆڕشە بەلاڕەدا بن لەو بابەتەوە دەبێت زۆر هوشیار بین و لە هەمان کاتدا تەنانەت ئەوانەی کە سەمپاتیان بە جەرەیانەکان وەک حیزب و ڕێکخراوەکانی کوردستانی شەیە کە من لێرەدا لەم بەشەدا و زیاتر ڕووم لە خەڵکی کوردستانە لە هەڵسوراوان و خەباتکارانی کوردستانە زۆر بەداخەوەم تەنانەت حیزبە کوردەکانیش چەند لایەنێک دەبینین کە ئەو لەو تەلاشەدان یعنی هیچ خەتی سوورێک پێناسە ناکەن بۆ خۆیان بەو معنایی کە لەگەڵ هەموو ئێتلافێک لەگەڵ هەموو لایەنێک بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆیان حازرن چنە پرۆسەیەکەوە لە سوورەتێکدا بۆ ئەو کەسانەی کە دڵسۆزی خەڵکن بۆ ئەو کەسانەی کە متعهدن بەوەی کە دەبێت لە پێناو خوێن و خەباتی ئەو خەڵکەدا بوێستن جۆرێک تعهدی ئەخلاقیان هەیە کە دەبێت وەفادار بن بەم ڕێبازە و دەبێت پارێزگاری بکەن لەم خەبات و دەستکەوتەکانی ئەم خەباتە و هدایەت بکەن ئەم خەباتە تا بە سەرنجام گەیشتنی نەک ئەوەی کە سەودای بەسەرەوە بکرێت لە بەرژەوەندی چەند کەس و لایەن و چێهرەیەکی بەرچاودا من تەنیا ئەوە دوا قسەم بوو کە هیوادارم پەیامەکە بگات و هیوادارم کە ئەم شۆڕشە بەو ئاراستەیە کە هەدەفێتی هەدەفەکانی پراوپڕ بپێچێت کە دەتوانێت تەسیرگوزار بێت لەسەر ڕەوتی ڕووداوەکانی هەموو ناوچەکە و تەنانەت دنیاش. زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێکەریم کە بەشدار بوون لەم بەرنامەی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بۆ بەڕێزشتان ماندوو. زۆر سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس کە بینەرمان بوون بە هیوای ئاسۆیکی گەشت. شرم دوران کشم سوز برد و بوران کشم یا نگشتی و گیان کشم اوونی دنگ کیا
عشق توی چه دنیا اوانی دنگ کیا عشق توی چه دنیا خاپور خاورین منم در و در شارین منم لش سر دارین منم اوانی دنگ کیا عشق توی چه دنیا